ساتی دەرهێنانی تەرمی شایستەی تەمەن 12 ساڵانە دوای 3 ڕۆژ لە خنکانی لەزەی بچووک تەرمەکەی دۆزرایەوە. بەیانی سعات پێش حەوت لێرە ئامادە بووین لە شوێنی ڕووداوەکە 8:20 دقە بوو بە هاوکاری هاوڵاتیان و تیمەکانی ئێمە تەرمی کچەکەمان دۆزیەوە شایستە مامەدین ڕەوانەی پزیشکی دادوەریمان کردو تەسلیم بە کەسوکاری کراوە. ئێستا یەکیان ماوە. دوای دۆزینەوەی تەرمەکەی گوازرایەوە بۆ پزیشکی دادی لە کۆیە و دواتر لە تەنیش باپیری لە گۆڕستانی سێگرتکان بە خاک سپێردرا. سەرقاڵی بە خاکسپاردنی لێرەوە پێویستی دەزانم سوپاسی خەڵکی دڵسۆزی سنوورەکە بکەم کە زۆر پەرۆشن و سوپاسی جەنابی قایمقامی کۆیە و بەڕێوەبەری بەرگری شارستانی کۆیە و تیمەکانی غەواسی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی کۆیە و دەقتەق و ناحیەی ئاشتی و ئەو خۆبەخش و خێرخواز و دڵسۆزانە بکەین کە هاوکار و هەماهەنگمان بوون بۆ دۆزینەوەی تەرمەکان. ڕۆژی یەکشەممە لەزەی بچۆک هاوڵاتیەک و دوو کچە زاخنکان کە دانیشتووی ناحیەی خوشتەپە بوون هەمان ڕۆژ تەرمی هاوڵاتیەکە دۆزرایەوە کە باپیری دوو کچەکەی و دوای گەڕانی بەردەوامی تیمەکان دوای 3 ڕۆژ تەرمی یەکێک لە کچەکان دۆزرایەوە و گەڕان بە دوای تەرمی سێهەمیش بەردەوامە. بڕیار محەممەد، کورسات نیوز، ناحیەی سێگرتکان.